تورکیا لە بەردەم قەیرانێکی نوێدا لە لێواری مەرگێکی حەتمیدا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕۆژی پێنجشەممە 21 دەی 2021 هەڕەشەی دەرکردنی لە ژمارەیەک باڵوێز و دیبلۆماتی ڕۆژئاوایی کرد کە داوایان کردبوو عوسمان کاڤالا کەسایەتی دیاری بواری خێرخوازی لە تورکیا ئازاد کرێت. لە نێو ئەو باڵوێز و دیبلۆماتکارانەشدا ئەمریکا بوونی هەیە ڕەنگە ئەمە قەیرانێکی نوێ ڕوبەڕووی تورکیا بکاتەوە. لە تورکیا چی ڕوودەدات؟ کۆڕۆنا لەلایەک، داڕمانی لیرەی تورکی لەلایەکی دیکە و لە هەمووی مەترسی دارتر پڵانی دۆخی نێوخۆی ئەو وڵاتەیە. لەلایەکی تریشەوە تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی زلهێزی دنیا کە پێدەچێت بەم هەنگاوە تورکیا بچێتە قۆناغێکی نوێوە و ئیدی ئەو وڵاتە نەبێت کە وڵاتانی زلهێز هیواکانیانی پێوە ببەستنەوە. دوایەوەی ژمارەیەک دیبلۆماتکاری بیانی ڕایانگەیاندبوو کە دەستگیرکردنی عوسمان کاڤالا تاریکی خستووەتە سەر ڕێزگرتن لە دیموکراسی، سەروەری یاسا و شەفافیەتی سیستمی دادگەری تورکیا. ئەردۆغان لە وەڵامی ئەوەدا هەڕەشەی دەرکردنی ئەو دیبلۆماتکارانەی لە وڵاتەکەی کردو هەر لە یەکەم ساتی گەیشتنی هەواڵەکەوە ڕاستەوخۆ وەزارەتی دەرەوە ڕاست پێدرا ئاگاداریان بکاتەوە بۆیان نییە دەسوەردان بکەن لە کاروباری ناوخۆی تورکیا و ئەگەر ئەو ویستیان هەبێت دەبێت تورکیا بەجێ بێڵن. لە بەرامبەردا ئەو دیبلۆماتکارانەی لەلایەن وەزارەتی دەرەوەی تورکیا بانگهێشت کرابوون بۆ ئەوەی نامەی ناڕەزایی ئەنکەرەیان بدرێتێ. هۆشداریەدەن لەوەی ئەگەر تورکیا سوور بێت لەسەر ئازاد نەکردنی کاڤالا ئەوە سزای زۆر قورس و توند چاوەڕێی ئەنکەرە دەکات. عوسمان کاڤالا دیارترین کەسایەتی کۆمەڵگەی مەدەنی تورکیایە. ساڵی 2013 بەشداری لە خۆپشاندانێکدا کرد کە دژی حکوومەتی تورکیا کرابوو. لەو کاتەشدا ئەردۆغان سەرۆگۆزیرانی تورکیا بوو. ئەو کات ساڵی 2016 لە سەروەختی کودەتا شکست خواردوەکەی تورکیادا کاڤالا تۆمەتبار کرا بە هەوڵدان بۆ خستنی حکوومەتی تورکیا. کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا هەرزوو دوای ئەو هەنگاوەی تورکیا بۆ دەرکردنی دیبلۆماتکارە بیانەکان هاتە سەر خەت و ڕایگەیان. تورکیا زۆر دوورە لە پەیوەندیکردن بە یەکێتی ئەوروپاوە چونکە ئەو وڵاتە ئامارێکی مەترسیداری لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ تۆمار کردووە. ئەم قسەی یەکێتی ئەوروپا بۆ تورکیا جۆرێک لە شۆکی پێوە بوو چونکە ساڵانێکی زۆرە تورکیا لە هەوڵی خۆ گونجاندن لەگەڵ یاساکانی یەکێتیەکەدایە بۆی بتوانێت مافی ئەندامێتی وەربگرێت بەڵام ڕەنگە چیدی ئەو هیوایەشی نەمێنێت. کۆمسیۆنەکە کە باڵاترین دەسەڵاتی یەکێتی ئەوروپایە دەڵێت سیستمی سەرۆکایەتی تورکیا عیب و عاری زۆرە و بۆتە کێشەی گەورە لە بەردەم ئازادیەکاندا. دۆخی نەوخۆیی تورکیا تا دێت بەرەو لێواری داڕمان دەچێت. ڤایرۆسی کۆڕۆنا جارێکی دیکە تەنگی بەو وڵاتە هەڵچنیوە و ڕاستەوخۆ کاریگەری لەسەر لایەنی ئابووری تورکیا داناوە. لیرەی تورکیش تا دێت زیاتر بەهاکەی لەدەستەدات. ڕۆژی هەینی لیرەی تورکی بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەهاکەی لەدەستدا بە شێوەیەک بەهای $100 نزیک بۆتەوە لە 1 ملیۆن لیرەی تورکی کە پسپۆڕانی ئابووری پێیان وایە. ئەمە گەورەترین شکستی ئابووری تورکیایە لە مێژووی دوور و نزیکدا. هەڕەشە بەردەوامەکانی ئەردۆغان بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان یەکێکی دیکەیە لەو بۆمبە تەوقیت کراوانەی ئەگەری هەیە لە هەر ساتێکدا بەڕووی تورکیادا بتەقێتەوە. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا ماوەی کارابوونی سزاکانی سەر تورکیای بەهۆی هێرشەکانی ساڵی 2019 سەر ڕۆژاوای کوردستان درێژ کردەوە. بەڕای چاودێران ئەو هەنگاوەی بایدن ئاماژەیەکە بۆ ئەوەی ئەردۆغان پڕکێشی نەکات و بیر لە هێرشی نوێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان نەکاتەوە. ڕەنگە ئەم هەڵوێستەی بایدن لەوەوە سەرچاوی گرت بێت کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بایدن بانگەشەی ئەوەی دەکرد دەسەڵاتی تورکیا دەسەڵاتێکی سەرەڕۆیە و لە داهاتوودا کار بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتە ئەکەن. چاودێران پێیان وایە بوونی باڵێزخانەی ئەمریکا و ژمارەیەک وڵاتی زلهێز لە نێو ئەو باڵوێزانەی کە یادداشتەکەیان بڵاو کردوێتەوە هەنگاوی یەکەمی ئەو گۆڕانکاریەیە کە بایدن باسی دەکرد. سەرباری هەموو ئەو قەیرانانەی ڕوبەڕووی ئەردۆغان بوونەتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا شۆکێکی گەورە تووشی ناوبراو بوو بەڵام ئەم جارە شۆکەکە لە دەرەوەی تورکیا بوو بە دیاریکراویش لە بەشە تورکیەکەی قۆبڕوس کە ساڵانێکە ئەردۆغان شانازی پێوە دەکات و شەڕی لەسەر دەکات. سکانداڵەکەی بەشە تورکیەکەی قۆبڕوس ئەم جارە لەسەر ئاستی باڵا بوو ئەویش بەهۆی گرتە ڤیدیۆیەکی سێکسیەوە کە تیایدا سەرۆگۆزیرانی بەشە تورکیەکەی قۆبڕوس
لە ڕێگەی تەلەفۆنەوە 3 کەس لەگەڵ کچێک دەکات هەر ڕاستە و خۆ دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکە تاکە بژاردە کە خراوەتە بەردەستی سەرۆگۆزیرانەوەیە دەست لە پۆستەکەی بکێشێتەوە بەوەش ئەردۆغان هاوپەیمانێکی خۆی لەدەست دەدات لە دۆسیەی کاڤالە زمانی ئەردۆغان بەرامبەر وڵاتانی ڕۆژئاوا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو تند بوو بەڵام ناوبراو دەڵێت ئایا ئەوە کاری ئێوەیە وانە بە تورکیا بدەن ئێوە کێن دەتانەوێت کاڤالە ئازاد بکەین ئایا ئێوە چەتەن تاڵانچی بکوژ و تیرۆریستەکان لە نێوخۆی وڵاتەکەتان ئازاد دەکەن ئەمریکا ئەڵمانیا کامیان کارێکی لەو شێوەی کردووە نەیان کردووە و ناشیکەن ئەم زمانەی ئەردۆغان زمانێکە کە پێدەچێت لێخۆشبوونی قورس بێت لەلایەن ئیداری ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە و ئیدی وردە قەیرانێکی گەورەی دیبلۆماسی ڕوو لە وڵاتە بکات.